ئەی وەختەوە گشت وەختێکدان و خێر هاتیمنەوە خزمەتدان لە بەرنامجە خۆشەگەدان بەرنامەی نووشیگیاندان جمعدان مبارەک بود و انشاءله خدا ئەی ڕوژەرەیدان قبول بکرد کە جژنانی مسلمانە برادرە ئەزیزەکانم بینەرە ئەزیزەکان ئەمڕۆ هاتیمنە خزمەتدان و حەڵقەیەکی تازە کە پێش ئەو دوو هەفتە مجموعی خواردنە خۆشیگەرادان تەقدیم کردی من ئیش ئێمەش ئەمڕۆ هاتیمنە ئەی جارە حەز کردی من کەمی سناکات بخێنە مۆضوعەکەەوە دیر و کەفی من لە برنج و جەماعەت برنج ئەمڕۆ هاتیمنەوەدانەوە کە فرە عالم داوای کردیە لە تەلیفۆن کردیە و نامە ناردیە کە ساج مامرەرایان دروست بکەی من یاخود شاورمەی مامر یاخود شاورمەی مریشک ئەمڕۆ کشتە فاسی لەگەی و کشت هینەکانی وەستراحەترادان شەرحکەم بنسبارە سۆس تومێگە و مامرەگە خۆی چەتواد و چەنێتوات تەریقەکەی فرە سەهل و مبەسەتە نان تۆرتێلا یاخود نان ساجی شاوردیمدا ئەمڕۆ وەبی کابیسە هینەگەرادان دروستکەی من ساجەکە تا و ئاسانترین و زووترین وەخت خلاصی بکەی من طبعا ئەوەڵ جار بتوانینەی سینەی مامر تقریبا 1 کیلو کەمتر نیم کیلو سینەی مامر دەستکەیمنە لەتکردنی عکس ئەلیاف تاکو من هین قەوام و قوەی مامرەگە لە دەمم بتاوێتەوە تامان مامرەگە نێتوات شەرحی بکەم ئەگەریش خۆدان توان شەرحی بگەن شەرحی بکەن مشکلە نییە هەر لەبان ئەی حەجمە کەم ئەلێوا جوان شەرایح بیچک بڕیمنەی تاکو ئەحساسێک ئەرامان بڕەسێت کە ئەی شاورمە وەک شاورمەی شیشەگەست طبعا بالنسبەترا بەهارەتەکانی فرە ئاسانە لە وەرچاودان ئیسا شەرحی کەم خۆمی سە خەبتەی گەرادان کەم لێلا بەس ئەگەریش زانن بەهارات هەست حازرە بەهارات شاورمە یاخود لەبان نووسای بەهارات گەس هەم بود مشکلە نییە یان شاورمە و گەس تقریبا فرە نزیکن لە یەک ئیوە ئەو وەختە توێنن جوان وەکاری بارن فرە سەهل و بەسیتە توێنن مەسەرەن پێش وەختە تەتبیلی بکەن و هەڵی بگرن دووسێ ڕۆژەکاری بارن توێنن تەجمیدی بکەن تاکو دی و ئیسراحەت خۆی تام بگرێت ئەیەش ئەی قەتعی فیلەکەش نەبی فیلێ ئەی توێنن بکەنەی کرسپی یاخود دی وە دڵ خۆدان حەزکەن چۆپی بکەن بەس منم ڕۆژ هەر کەمێک شاورمە لێوە جوان باریک و نەرم تەقتەیەکەم کە خلاص کردم دی دەستکەمە سوورکردنەوەگەی یاخود قەلیکردن بینەرە ئەزیزەکانمان تەریقەی گەفرە سەهل و مبەسەتە هیچ نێتوات عالم هەست پرتەقاڵ کە دەناوی عالم هەست مێرەندا کە دەناوی نێزام سەراحەتەن ئەی چشتە حەقی چەسوە ساج یاخود وە شاورمە ممکن نەکەیک بێدە پێ عالم هەست ماس کە دەناوی عالمە سەڕاشی کە دەناوی وەڕای من ئەیانە کشتی داعی نییە یەک مکلفە دوو داعیش نییە خۆی بابیژی من بود نایژم ناوت ڕاشی و ماس بەسەراتشە بود ئەرە شاورمەی گوشت ئەی لا زبدە دیرم تقریبا 75 ئەرە 100 گرام زبدە چاوەڕێکم جوان بتاوێدە و دوای ئەوە مامرەگە یاخود مریشکەکە کەمە ناوی اینجا کەمە دروست هینەکەی بەهاراتەکەی لەوە چاو خۆدان کەیم نەیبان شاورمەگە یاخود ساجەکە طبعا نان فرە نەوە دیرت توێنن وەکاری بارن من حەز کردم ئەمڕۆ نان مێرسین یاخود هەر نوع تۆرتێلایەک وەکاربارن بەس من شاگەی خاص بود و توێنن ینی حازرێگە بارن توێنە خۆدان دروستی بکەن هەویرەکەی هیچ ناتوانێت مجرد خێ وەل شەکەر و ئارد و ئاو ئەگەریش توانەوە حازری بسینینی وەدی خۆدان زانن تەوان بینەرە ئەزیزەکانمان چاوەڕێکی من بەس وەحاڵ زبدەگەمان بتاوێدە و دوای ئەوە مامرەگەکەیم لە ناوی کە مامرەگە ئاوری کشتی فڕدا و خلاص بین لەلی دوای ئەوە دەستکردمە بەهارات تێکردنەکە و دوای ئەوە کە بەهاراتەکە کردمە ناوی
وردە دەستکەمە سۆس ثومێگەرەدان دروستکەم سۆسە ثومێگە ئینشاءڵڵا و بەسیترین شێواز ئەرادان حازریکەم هیچ نێتوات شتەکە فرە بەسیتە کەس تاقیدی نەکرد لە لیدان ئیسا کە ڕسیمە ئەی مەرحەلە زبدەگەم تاویارە و مامرەگە کەمە ناو تاوەگەم و ئیرمەی و ئەسراحەت خۆی جوان سوور بوودە و بینەرە عەزیزەکانمان طبعاً لە دوای ئەوە کە شاورمەگەم یاخود مامرەگەم کردمە ناو تاوەگەم چاوەڕێکەم بەسەوە حاڵ شکلەکەی تەغیر بوود کە شکلەکەی تەغیر بیدی دەستکەمە بەهارات تێکردنەکە طبعاً بیبەر ڕەش و ئەی تەفاسیلە ئەساسیە لە شاورمە هەم بیبەر ڕەش و هەم مەجموعەی بەهارات ئەگەر خۆدان حەزکەن بەهارات حازری بسینن وەگەریش حەز ناکەن حازرێگە بسینن توێنن بابیشی من مجموعەی بەهاراتە بەهارات مشەکەل یا خود سەبع بهار وفیشن کەمی ئەرا نەکەگەم خۆشەوە بود دووسێ هێل کەمە ناو مامرەگە وەل کەمی دارسین إضافة إلى كاري وكمون والكمي وحال أوريغانوش كماناوي بس أساس وأصل شاور مقام اعتماد كدبان ثوميقا طبعا دواء أوا وقتي شاور مقام رسي مرحلة ما مرقام أقر ملاحظة كان إيسا تشو في هاد سنشان دندمي ك اگر ملاحظه کن بزن چند باریک و رقیقه بزن اما توی من الیوا بود نتوی من لیا زیاتر هین بود زیاتر گوره بود یا بیچکتر بود الیوا جوان کشتی دەستکەمە تێکەڵ کردنی دوای ئەوە دەستکەمە بەهارات طبعاً نایلم مامرەگەم کاڵ بوود هیلمەی کشتی وحاڵ بەس فەوڕانی بووت یاخود تەغیر ڕەنگ بکەت جا دوای ئەوە دەستکەمە بەهارات تێکردن توێنن هەروەی شێوازیش حازری بکەن و بیلنێ لە دەشت سەردە بوود و دەستکەنە بکەنی ناو پەنگوین یاخود علاگەی مجەمیدە و کەنی مجەمیدە هەم بوود طبعاً ئیسا کەمی بیبەڕەش وحاڵ بیبەڕەش کەمەبانی بیبەڕەشەکەمان کردیم نەبانی اینجا تێم محبوب المەلايين خێ دەستکەمە خێ تێکردن نایلم فرێش خێ لەبانی بوود تا سوێرنەوت ئەویش خێ طبعاً ئیسا بەس جاری ئیکتیفاکەم وەی دوونەوە لێن خێگە ئیسا کامل ئاو مامرەگە ئەرەم فڕدەد و تەخەڵوس کەم لەلی بەس في نفس الوقت حەسکەی منیمە شاورمەگەمان تەڕ بوود ئیسا بینەرە ئەزیزەکانمان لە دوای ئەو مەرحەلە کە بیبەڕەشەگە وەل خێگە تێکەڵ کردی من ئیسا تیم نەبان ئەساس شاورمەگەمان کە ئەنتیباه لەبانم بکەن ئیسا چەکەم ئەیە دیرم حەفت بەهارە یا سەبع بهار یا بەهار مشەکەلە نیم کەوچک بەهارات مشەکەلە تەمام والكاري أساس نيم كوتش كاري والكمون كا لأن من تومية خو ما قد تومية خو انتفاخي قرم درس بود فكمون وكات يرم تا لانتفاخ ياخد لقالون دير بكفم أويش كمون والكمي بحال أرانكا كمي هين كيم لناي بابي شيمن ئیسەتی من چەکەی من سیریش کەم نەناوی بەسکەی لە دوای ئەی فاسڵە چاوەڕیمان بوون و فاسڵێک بێن و تێنەوە خزمەتە
بینێرە ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان لە دوای ئەی فاصل بیچەکە ئاگرەکەمان کزەوکەی من قبل فاصلەکە وتمە پیدان باەتە سیر بکەین لە خواردنەکەمان سیریش فرەوە کار نایەرم لیان لەو لایش بیردان نەچێت ئێمە خۆمان ثومێ دیری من ثومەیەکی لەو سۆسەکانە کە سۆسی سیرە سۆسیگە فرە مەرغوبە إذن ثومێگەیش و کار تێری من بینەرە عەزیزەکانمان کەلعادە ئێمە یەک دەنێک سیر کەیمە ناوی لیان من توام بەس نەکەی سیرەکە بۆم نێتوان فرە زاڵ بووت لەبان خواردنەکەم ئیسا وەختی ڕەسیمە ئەی مەرحەلە کە ڕەسمەی مەرحەلە یەک مکەوینەکەی نەناوی هەم تامی خۆشەوە کرد و هەم تەرتری کرد ئاو لەیمون یەک عەسیر لەیمون کامل یاخود نیو عەسیر کفایە تێسی با فرە تر لە ناوی نەوت طبعا مکەوینەکان فرە ئاساندی مکەوینەکانی لەوە چاو خۆدان ئاساندی و ئینشاءالله هیوادارم تاقی بکەنەوە لێن تەکیدم وەدڵدانم طبعا یەکی لەو معلوماتانە کە بابیشی من خۆی ئەرا مامر وەرثومیە تەحمل کرد مامر حەزوە ثومیەس گوشتیش حەزوە سۆس تارتارە تارتاریشەوەسە کە توێنن خەیار شور ناعم بکەنە ناوی وەل شویت و ماس و ڕاشی ئینشاءالله ئەرا حەڵقات قادم ئەرادان دروستی کەی من ئەمە لێلا چاوەڕێکم جوان ئەگەر کامێرگارەمان بۆ دەی ئیسام اینەکە ئەرادان پیشانداندەم چەنی باریکە چەنی بیچگە یعنی ئەغلەبیەی ئەلێواز ئەگەر ملاحەزەکەن چەند تەرتیب و هینە زەن بیچک شەرایح بیچک من مستەڕم ئەلێوافی بکەم تا تامی لە دەمم خۆشتر بوو پاپریکاش توێنن بکەنە ناوی بەس من حەز نەکردم پاپریکا بکەمە ناوی و حەکومەوەس کە اکتیفا کردمەوەی بەهاراتە هەست ثوم پاودەر کە دەناوی پیاز پاودەریش کە دەناوی من اکتیفا کردمەوە ئەی بەهاراتە و ئینشاءالله تەکیدم وەدڵدان بووم طبعا ئەرا سۆس سیر مجموعی مکەونات توام 1 کیلۆ مکەوناتە ئەساسەکەم کە خایەس ئەرا 1 لتر زێت 4 خایە ئەرا نیم لتر زێت 2 خایە إضافة أرى لمندوزي كلمندوزي استفادة لليكم أنه كمية ترشيق دادتهم طبعا خي والزيت وإن شاء الله سير أساس قيسي كصوص سير أراي دروس كيمن إن شاء الله هو دارم ودلدان بود كان كمي شير وحال بكان ناوي تاکو هیندار نەکرد زعجدار نەکرد یاخود بوونێک ئەرادان دروست بکرد بە بوونەکەی ئەوی شیوازە کوشی من کە کەمی وەحاڵ سیر کەی منە ناوی سەتەی من وردە سیر پاکەی من ئەرا سۆس سیرەکەمان ئەوە یەک سیر ئەوە 2 سیر ئەوە 3 سیر خۆی هەرچەنی زاڵ بوو تام سیرەکە تەثیر ناکرد دێندی خۆی سۆس سیرە ینی ئەساسی سیرە چۆن کشتی دەستکەینە پاکردن سیرەکە خۆی شیوازە
جوان سیرەکە پاک بکەن زانم حەزوە بوون سیر ناکەن بەزدی ئەی سۆسە سیر بات مەجبوری من بوون سیریش توێنی من فرەوە ئاسانی لاوەی من هیچ مشکلەدان نەوت یا هەر خۆت دەستشوردن ئاسایی یاخود هەر ئەستیلیک ئستیل دایمەن دژ دایمەن مەخسەلەکان فڕی ماڵ ئەی ئستیلە ناو مەخسەلەکەی دەستدان جوانەوە پێی بسان بوون سیرەکە لاچێت و ئەگەریش حەز ناکەن لە داوەتیک بوون چشتێک بوون و مەجبور بوونەی خواردن توێنن شیر بخۆن لە دوای ئەوە ئینشاڵڵا یەک بوون سیر نایەلێت مستحیلە کوشتی کوشت ئیسەیش هێنەرە شاورماگەمان تقریبا کەمی مایە حاضر بود ئیلمەی و ئیسراحەت حاضر بود و تا ئەوە حاضر بود ئێمە دەستکەینە تەقێ سیرەکەمان کەیمن جوان لێوە تەختەیەکەیمن و نایلی من گەورە بکەینێ ناو مەکینەکە تا ئاسانتر ئەرامان دروست بکرێت لێوە جوان طبعا توێنێت ئەوەی کابیسەی هینیشی نییە فرە ئاسان کەپسیکەی من ئەمڕۆ لە وەرچاودان داعی ناتوات ئەگەر شرت نییە کابیسەت بود یا شرت نییە بازە چشتەی بود جوان لێوە حازری کەیمە ئەیە سیرەکەمان تەواوی سەتێنەوە دوێنی من مامرەکەمان نەکو فریمایە بینە لە زەگانمان ئەگەر ملاحەزەکەن تقریبان مامرەکەمان خەلاص ڕەسیەوە مەرحەلەی کە استیوا کرد و خەلاص استیوا کرد و ڕسیمە مەرحەلە کە کیفایەتی بود ئینشاڵڵا وردە هیلم و ئیسراحەت حاضر بود هەلیەوە جوان هیلمەی ئیسراحەت وەستراحەت جوان حاضر بود و دوای ئەوە دەستکەینە سۆس دروستکردنەکە کا لە دوای ئەوە سۆسەکە دروستکردنی من ئینشاڵڵا دەستکەینە پێچکردنەوەی شاورمەکەمان کە مکەونات هیچ فرە نێتوام مجرد بەس خەیارشور توام وەل شاورمەکە خۆی وەل سۆسەکە و دەبست ڕمانەکە کیفایەتەرا من هیوادارم ئینشاڵڵا و دڵدان بود طبعا عالم هەست پیازکە دەناوی من پیاز و بیبەر وەختی بکرێ دەناو ئەی تەفاسیلە دی دارچینەکەیشم نێتوام خەلاص بەسێسی فعالم هەست پیاز کە دەناوی عالم هەست بیبەر شرین کە دەناوی داعی نییە بوو دەفاهیتە بینە لە ئەزیزەکانمان چیمنە فاسڵێک و تێمنەوە خزمەتدان سۆسەکە دانا دروستکەون جاری چاوەڕێمان بوون بینەرە ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان لە دوای ئەی فاسڵە بیچووکە طبعا لە دوای دروستکردنی ساجەکەمان و ساژەکەمان تاوە کیفایەتی بی ئیسە دەستکەیمنە دروستکردنی سۆسیرەکە سۆسیرەکە هیچ نێتوات ئەگەری خەڵاتە دیرن لە ماڵ توێنێ خەڵاتە بکەنی گەریش خەڵاتی نێزان توێنن وە خەڵات عادی دروستی بکەن یاخود و هاندە بلاندەر خەڵاتە دەستیەکان ئەوەی کە نیسە کۆپی دروستکردین ئیسە چەتوام مجرد ئەوەی توامەی چوار هێلکە چوار هێلکەی کامل توام ئەلێوە کەیمنەی قارپەکە یاخود خەڵاتەکە اونجا مجموعەی مکونات تجدیدی من کەیم نێبانی تا بڕەسیمنە ئەو تامە
إن شاء الله كودل دان بود طبعا أو سيرة كجنيمني كشتي كيمنا ناوي إيسيش تا بون سيرة بوكشيمن كمي وحالوت مفيدان كمي وحال شير بكنا ناوي كفايته أجا شيرة كيش بردستني كمي سركي سيو ياخد سركي أنجو إيسيش أجر كان رقم بدي يك كوتشك شاي ليمون دوزي كاميرا قرام بدي تا زياتر ملاحظة بكريات إيسيش بيبر عفو إيسيش خي مجموعي خي خوشي كمباني تا تامي خوش تربود جوان خيغا كيم نباني أي خيش كفايته بافرناود حس كان شكل ثوميجا تغيير بكن أجر حزنا كان بس شرمي بود كمي أوريغانو بكن ناوي تا شكلي اختلافك طبعا يسام لدواي أوا كإضافة كردم آخر درجة دم فيه أما يبان يسيج زيت ديرم زيت نباتي أو بجد في دانوا زيت ناكريدو أو بجد في دانوا نا أيني وزيت نباتي كريد تقريبا إلى 1 لتر ديرم زيت نباتي والتدريج لا قرمي تاكو أو قوامة بكبد دسم كقوامي كي إن شاء الله ودل هردو طرفوت طبعا خوي يكي لمميزات أي صوصة صوص يصير صوصي كتير خوشة أرا فيش أنواع معمر بيرن دروسي بكن أرا كيش نوع معمر كنتاكي تاو بينرا أجيزاقان من هنا كزوكيم نيليمني تا وصراحة خوي خاصة بود دوای ئەوە دەستکەیمە دروست کردنی ئەو هینە طبعا بینەرە ئەزیزەکانمان تا سۆسەکەمان حاضر بود لیمنەی وەسراحی خۆی حاضر بود ئیسا دەستکەیمە دی دروستکردنی طبعا سۆسەکەمانیش تقریبا کفایەتێسی ئیسەیش دەستکەیمە دروستکردنی ترتیب ساندویچەکان کە چەوچە بکەین ناوی و دوای ئەوە دەستکەینە دیزاین کردن قاپەکەمان طبعا سۆسیرەکەمانی سا حاضر بی وەل شاورمگەیشمان حاضر بی دی توزە عفو ئەیش بردم ئەو لابایەتە ئێسەباری منەوەی تا خیارەکەیش خیار شوورەکە جوان لەتکەی من کە لەتی کردی من ئەراناو لفقة فتيمن إيسا جوان خير شورمان يا وي طريقة يا خدان أجر حسكن وأي طريقة هاد مشكلينية مهمة وسيوة تقطعي بكن أجر ترشي مالي جبود هم مشكلينية مقايد دزدان خودان بود با چقوگا اگر فرتیش بی وەک من سریع نەوەڕنەی و ئەستراحەت خۆدان بۆڕنەی تاکو دەستدان نەوڕێت خوددانەکەت پەیسەیمە جوان پشتیارەوە طریقە تەقتەیەکی من جوان دیگە وەسراحەت خۆمان هیچ عەجلە نەکەین من دوای ئەوە تێ من زەیت کێنە تاوەمان تا دی وردە وردە فەنگەرەکەیشمان سوورە بکەی من و وەلیەوە تەقدیمی کەی من خەیار شوورەکەمان تەقریبەن تەواوی بینەوەی بینەرە ئەزیزەکانمان ئیسا ئەوەی بژدە فیدان سۆس مایۆنیز یاخود سۆس سیر و ئەی تەفاسیلە و هین کرێت يعني أي قصة كمي مشكلة أنا إنه والله وماس كريت نظام شا
هیچ شتە ئەسڵ ئەساسی نییە. ئێستا تێ من فنگرەکەمان دی کەمە حازرکەی من کە فنگرەکەیش وردە حازری کردی من دوای ئەوە دەستکەینە تەقدیمکردنی خواردنەکەمان و جوانترین شێواز ئینشەڵڵا هیوادارم وە دڵدان بووت خەیمنەوە کارمان و پینەمایە ئێشتێری منینە چاوەڕێکی من تاوان ئەی فنگرە خۆمان حازری هاوردین سێ ئیوەشتێنن ئەگەر فنگر هاوردن حازری بارنێ خۆت ئەنزانن ئەگەریش حەز ناکەن حازری بارن توێنن هەر پەتاتەی ئاسایی ناوماڵ سوورە بکەن وەریە و تەقطیعیکەن ئینجا لە دوای ئەوە کە تەقطیعیکردنەوەی شێوازە ئەگەر ملاحەزەکەن خۆی فنگر یعنی پەنجەکان ئەلێوا جوان بڕیدەی جیهاز دیرت ئەگەر حەزکی خۆدیش شاتری لە چەپ و ئەلێوا بڕی اینجا نیم کوڵانن کوڵنیدەی اینجا تەفریزیکەیت خەیدەی مجەمیدە اینجا دوای ئەوە سووریکەیدە و خلاص ینی هیچ ئەلمیک نێ ناوی ئەگەریش حازری تێرنەی دی خۆدانزانن و کارە لای خۆدامینن ئەوان بینەرە ئەزیزەکانمان بنسبەت ئەرا پەتاتەکە کە شەرحی کردنەرەدان چوین حازریکەن توێنن خێگەوەل ئاوەگە بکڵێنەی و توێنن ئەرا دوای ئەوە بەهاراتەکە بکەنەبانی هیچ مشکلەدان نییە و هەست عالم حەزوە بەهارات ناکەن بەس خوێ بکەنە ناوی عالمیش حەزکرد کەمی تام بیاشتات کەمی بەس ماجی بکەنەبانی و خلاص شێڕ انشاءالله ئیسەیش ئیشمەفیدان بەهارات فنگر چەوچەس بەهارات فنگر کەزبەرەس وەل کاری یعنی ئەگەر توان لای خۆدان بنووسنەی کاریە کەوچک چای کەزبەرەیە کەوچک چای پاپریکایە کەوچک چای نیم کەوچک چای بیبەر تیژ یاخود بیبەر ڕەش وەل یەک کەوچک باویشی من ماجی تێکەڵی بکەن بخەنێبان فنگرەکەدا فنگر خۆشی گەرادان دەکرد بینەر ئازیزەکەمان چاوەڕێکی من زەیتەکەمان گەرم بوود چیم نەفاسڵ و تێمنەوە خزمەتمان چاوەڕیمان بینەر ئازیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان دەستکەیمنە دروستکردنی فنگرەکە سوورەکەی من و ئیریمنەی وەسراحەت خۆی سوورە بوود دی ئەی شیلی من لەبان ئاگر سوورە بوود دوای ئەوە دەستکەیمنە لەفکردنی بابیشی من لەفکردنی ساجەکەمان ئیسا لە دوای ئەوە کە فنگرەکەی شیلی من وەسراحەت خۆی بکڵت تێ من سیرەکەمان بەتاڵکەی من طبعا قەوام سیرەکە تەکیدم و دڵدان بود ئینشاءالله ئەیش ئیستیفادە لە لیکەی من فڕینەیەن قەوام سیرەکەمان وەی شێوازە دەرچی کە تەکیدم ئینشاءالله وە دڵدان بود طبعا توێنن اختصار زەیتەکە بکەن و نشاستا توێنن نشاستا بکەنە ناوی هەم مشکلە نییە ئەیش چۆن ئیسا دەستکەیمنە ڕانزاندنەوەی لەفەکانمان کەوچکی توای من تاکو بسم الله ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئینشاءالله بزاندی چەندی مامەدیری من هەر ئەوەنەیش کەیمنە ناوی تێنە جوان ئەلێوە سۆسەکە کەیمنەبان مامرەکە یاخود لەفەکە
دوای ئەوە دەستکەیمنە تەوزیعکردن خەیار شوورەکە ئەلێوە جوان تەوزیع خەیار شوورەکەی من ئەمجا تێمن مامرەگە گەردوێنن حازر بێەوە جوانترین شێواز مامریش کەیم لەناو لە فەرگانمان لێوە جوان لێوە جوان مامرەگە کەیم لەوان لێوە جوان ئەمجا چەکەی من ملاحەڵە بکەن یەک کەبس لێوا دەوێن پێی ئەمجا کیشمی ئەها بزن ملاحەڵەکردن بزن ئیعادەیکەم هەلێوە جوان ئەمجا چم کەمی کیشمی تاکو هەردوو لای بۆسم و دەستکەمە لە فەرکردنەکەم هەلێوە جوان طبعا مونەی شاورمەکە کشتی ها ئەولە قەت تاوەگە نەشورە نەرای مەرحەلەکەی سێژمە پیدان هەلێوە جوان ئەمجا کەمی شاورمەیشم مایە بە ئەویش بکەم و هینێک هەلێوە جوان خەیاشور تەرخونەکە لاوەم بەس خەیاشور ئەلێوە جوان نایلم هیچ بمێنێت ئەلێوە جوان ئەلێوە جوان کەپسیکەم و هیلمێ ئیسە تێم چەکەم مجرد وەحاڵ بزن هیچ هین خۆدان نەکەن مجرد وەحاڵ تاوەگەدان بەس بسڕنەی ئەلێوە جوان بسڕنەی جا دوای ئەوە ئاگری گدەم بێن باشە فنگەرەکەمان خێمنەوە لەوە سات بێت هیچ تێریمە ئەیلە جوان شاورمەکەمان کەیم نەبان تاوەگە تا دی وەسراحەت خۆی ئینشاءڵڵا کەبز بوت ئەوە جوان کەپسیکەم و هیلمەی کەمەکەمە کەبز بوت ئەی ثقل دیرن توێنن بکەنەبانی دەزان ئەگە دەستمان کەفت ثقل هەر ثقلێک دیرن بخەنەبانی مشکلە نییە بەس ژیرەکەی باە پاک بوو دوریابن هەرچیک بوت ئەلێوە ثقلێک بوو کەنەبانی تاکو و ئەسراحەت خۆی کەبز بوو دی داعی ناکەت کابیسە و ئەی تەفاسی لەبارن عینەوە جوان پاکەم ئەیشی سە هەم استیفادە لە لیکەم کەمەکەمە دی چاوەڕێکەم قاپ تەقدیمەکەم تێرم ئەلێوە جوان نەکەی مڕەکەزیک دەمە شاورمەگەم لەلایەن سیرۆ لێلا تێم کەمی دیزاینکەم دەستکەمە دیزاینکردن تا شاورمەگەم حازر بوت ئەوە جوان دی ئەوەی دیرمەی دیزاینۆ پیکەم کەمی کەمی تا هینەکەم کەوەس بوت لێوە جوان دی دەستکەمە دیزاینکردن لێوە جوان لێوە جوان دەستکەمە جوانکردن شاورمەکەم هێڵایە نێتوات ئیسەیش تێ من
کەمی تەماتەی کەرەزیش کەیمنە ئیلا تاکو جوانتر دەربچێت و ڕێک و پێکتر دەربچێت. دیسەیشێک نەدڕێک دێمنە شارۆگەمە بزانانی من تەغییر ڕەنگی کرد بزانن جەماعەت چون وردە وردە خەریکە تەغییر ڕەنگەکەی کرد من ئەی ڕەنگەتەوە ئینشاڵڵا دیسەیش ڕۆژ چاودان حازر بوو دیریم نێوە سراحەت خۆی وەختمان فرەس هیچمان نییە یانیوە جوان جا تێمن محبوب المەلايين شني ريحان كيمنة أيلا شنيق نعناعيش شني نعناعيش كيمنة أيلا اليوا إسا تيمن يعني لاوي من تختقى مع تيريمنو دەستکەیمنە تەقطيع شاورمەکەمان ئینشاڵڵا هیوادارم وەدڵدان بی شێوازێک فرە بەسیط طبعا ئەوەڵ جار نێنێتەوە تێم دوو یاخود سێ يعني إعلاناتهم جوله دنگه گیرن هاي فعلي مقارنة بينران عزيز لدواي تقطيع أي شاورما شمنا فاصلي بو تيمنا وخزمدان نتاركيم نردان إن شاء الله تشاوري معبون. بینەرە عەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان لە دوای تەواوکردن شاورمە ساجەکەمان دەستکەیمنە فنگرەکەیش سوورە کردیمە خەڵاسی کردیمن مقەرمەشیش دەرچی ئەیش کەیمنە ناوەڕاستەکەی و ئینتر دوایەوە مۆهیتۆی خۆشی گۆلیۆرادان دروستکەم تاکو هاوینە باەتە چشتی خۆش بیاشتای منوەلیا طبعا ئەیش خەڵاس بی تقریبا ئێستا با چشتێک بخینەبان فنگرەکە تا جوانەوە بوت خۆی زەردە قرمزە هەیە بنسبەت ئەرا ساج شاورمەکەمان خەڵاسی کردی من ئێستا تێ من مۆهیتۆیگی سەریع و خۆشیگەرادان دروستکەی من بەس مۆهیتۆگە ئەیجارە هین نییە ئەیجارە با بژی من مۆهیتۆگەمان مۆهیتۆی تەمر هەندیە طبعا ئەوەی توایمنەی کە ئیسا فقط سەهۆڵ توایمن سەهۆڵ توایمن ئەلیوە سەهۆڵ یەکی دووسێ دەنێک سەهۆڵ کەیمنە ناوی بینەرە عەزیزەکانمان ئەوەی توایمنەی ئاو لەیمۆن و سەهۆڵ و کەمی نعناعرە جوانکاری من مادام خۆی هاوینە حەزوە بەفرین با بزانی من بەفریگی نوقسانە بنسبەتەرا بەفر تەواو ئەیسێش تێ من یەک لەیمون بەسە کفایەتە لەیمونە ئەیسێش تێ من ليمون أي نوع عبارة ليمون صوزة خوي خاصة وموهيتو تفاصيل موهيتو تيمنيسا جوان يكي يك ليمون كيمنا ناوي آها جا
على جوانکاریش هەر لێ من توای من ئێستا بینە لە ئەزیزەکانمان تێ من کەمی سەوداکەی مەناوی ئەو سەوداگە ئەیش لە کشوێنێک هەست هەر تەمەرهندێک بیاشتان غازی بود ئەویش تەمەرهندێکەمان ئێسێشتی من جوانکاری بەسیتێک ئەرایکەی من طبعا مادام تەمەرهندی هاناوی فرە منعشە تاکیدی مش انشاءالله فرەوە دڵدان بود سەیش ئەیە کەمی جوانکاری لای بێ من بینە ڕێزیزەکانمان مراجعی سەریع ئەکەین لە بان خواردنەکان ئەمڕۆ کە یەکێک لەو خواردنانە ساج مامربی یەکێک لەو خواردنانە ساج مامر و فنگل و ثومیە یەکی لەو هینەیلە کە مۆهیتۆ تەمر هندیش داشتی من ئەمڕۆ یەکی لەوانەیش کە فنگریش ئەرادان سورۆ کردی من وەل ساجەکە و هیوادارم انشاءالله ئەوە دڵدان بود ئەرا ئەمڕۆ حەڵقەکەمان تەواوی ئەیش مۆهیتۆ گەس هیوادارم انشاءالله ئەوە دڵدان بود ئەرا ئەمڕۆ حەڵقەکەمان تەواوی چاوەڕیمان بکەن و حەڵقەیەکی تازە و ڕۆژێک تازە لە بەرنامجە خۆشەکەدان بەرنامەجی نووشی گیاندان جاری خواحافیز